سۆفی گەرێتەکە ئێستا لە سەردەمی ئێمە سێ مەدرسەی سەرەکی هەیە. مەدرسەی چیان تێکەڵ بە فەلسفەی قەدیم بووە، هی ئیغریق و ڕۆمان بووە کە ئەوانیش دەگەڕێتەوە بۆ سەر هی فیثاغۆرس و ئەوانەی ئەسکەندەریە. هەندێک لەوانە پێڵن غەنووسی، ئەوە تێکەڵ بە یەک بوون و هاتوونەتە ناو دایرەی ئیسلام و لە زمانی عەباسەکانە زمانی مەئمون. سۆفی گەریەکی تر لە ڕۆژهەڵاتەوە هاتووە، لە ئەسڵی هندستانەوە هاتووە، ئەگەڕێتەوە بۆ سەرمانی یان بۆ زەردەشتیان بۆ کۆنفوشیۆسی بۆ ئەو دینانەی ڕۆژهەڵات و لە فارسەوە گەیشتووە بە وڵاتانی مسلمانان. هەندێکی تر ئەمەش لەوانان کە باوەڕیان بە خێر و شەڕ هەیە و تەسیراتی ئەمەیتیان لەمەشەوەیە. هەندێک لە ناو خەڵکی ئێمە باوەڕی وایە جانیبی ڕۆحیت بە قووەتکەوی بەرامبەر بە جانیبی مادی خۆی. ئینسان جانیبی ڕۆحی نییە، ینی شتێک نێخەوەی ڕۆحی تر پێی ناوترە جانیبی ڕۆحی. بەڵام مەبەستی ئەم نەوع کەسانە مەبەستیوە لە زۆهدی دنیایی و خۆگرتنەوە لە گوناح و ئەو جۆرەشتانە خۆت پارسەنگکەی پاکبی و ڕێک و پێکبی زاهیدانە بشی. مەدرسەی سێهەم بریتە لەو مەدرسەی کە لەسەر زوهدی ئیسلامی پیا بووە، بەڵام ئەمیشیان دیسان چەند فەرع و فروعێکی تری لەسەری هەیە. مەسەلەن شێخ حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ وەکو سۆفیەکان طبعاً عادەتەن باسیەکەن وەکو عارفێک وەکو مەدرسەیەک، مەدرسەی شێخ عەبدولقادری گەیلانی، مەدرسەی ابن القیم ڕەحمەتی خوایان لێبێ لە هەمویان ئەمانە مەدرسەی ئەهلی ئیسلامن، هەمویان ئەهلی سونەت و جەماعەتن و پیاوی مسلمانی چاکن و شێخی بەڕێزن و ئیمامی بەڕێزیشن لێیان وەرەگیر. بەڵام یەکی وەکو ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ، ئیمامی غەزالی عالمێکی گەورەیە، فەقیهێکی گەورەیە و ئەشعەریە شافعی مەذهبە، دەریاوانێکی گەورەیە و عالمێکی نەفسی گەورەشە ڕەحمەتی خوای لێبێ. بەڵام ئەو باوەڕی بەوە هەیە کە لە زۆر جانیبی ڕۆحی خۆیە، لە پەروەردەبوونێکی زوهدی خۆیە کە دوورکەوێتەوە لە گوناح و ڕیاضەی نەفس بکە و ئەوانە وەکو ئیلهامی بۆ دێ و ئیلهام وەرەگرێت. طبعاًەوە ئەهلی سونەت و جەماعەت باوەڕیان بەمەنی. هەندێکی تر لەم بابەتانە لایانداوە، یعنی لە هەر سێ مەدرسەکە وەکو ئیبن عەرەبی یان ئیبن الفارض و حەلاج و ئەوانە تەواو کەوتونەتە شرک و کوفرێکی علەنیەوە کە ئیترەوە تەویل ناکرێت. سۆفی بووان تەویلەکەن بەڵام تەویل ناکرێت. هەندێک ڕێگا بەڕاستی ڕێگای کوفر و سەر لێ شێوان و ڕێ لە تێک چوونە، ژناخۆمە ڕێگای ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی نیە، ڕێگای ئەو سەحابە بەڕێزانە نییە. ئەم هەموو مەدرسە سۆفی گەرێتیەکە دروست بۆ مەسلەکە بگەڕێنە سەر ڕێبازی ئەبوبەکری سیدیق، بگەڕێن سەر ڕێبازی ئەم سەحابە بەڕێزانە. طبعاً ئەو هەریەکێ لەو سۆفیانەش وامان پێڵن ئەڵێ کاکە ڕێگای ئێمەشە ڕێگای ئەوانە، دەی ڕێگای ئەوان نییە، ڕێگای ئەوان دەلیلی قورئان و سونەت. هیچ کەسێک لەو سەحابە بەڕێزانە نییە کە ببێت دەلیل شتی وەرگرت. ئەو جەنابی هەر سەحابەیەکی بەڕێز شتێکی فەرموو بێ، شتێکی کردبێ پێمان وایە لە خۆیەوە نەیکرد، بە حەدیث وەرناگیرە، بە حەدیث حساب نابێ، مەوقوفی پێوترێ، لەسەرم سەحابە بەڕێزە وەستاوە. بەڵام خۆم سەحابە بەڕێزە ئەمەی لە پێش ئیسلامەتی وەرنەگرت، مسلمان و لە مسلمانەتی بوون من جۆرێک لە زیکری کرد. ئێمە زیکری حتمما لە پێغەمبەری خوا وەرگرت و عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە کردەوەی سەحابەکەمان پێ قبوڵە، نەک ئەوەی کە متأخرین دایان ڕشتووە. ئەنجا خوای گەورە فەرموویە وأن هذا صراطي مستقيما فاتبعوه، من ڕێبازەکەی منە شوێنی کەون ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله، شوێن ڕێچکەی تر مەکەون گومڕاتان بکە. تەواو ڕێبازی خوای پەروەردگار ڕۆشن و واضحە. ئەنجا خوای گەورە فەرموویە وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمانتان پێکە ئەو وەربگرن، ئەوەی بەرهەڵستی لێکردون توخنی مەکەون. يتوارى ربازي بيغمر إخوة عليه الصلاة والسلام معلومة قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. أجر راستك إنه يا إخواتان خوجة شون محمد كون عليه الصلاة والسلام بأخوي جورا خوشي بين وأيما شمر جاري قالين اهدنا الصراط المستقيم لبرويك قالين صراط المستقيم هي شيء صراط الذين أنعمت عليهم كامانا أولئك مع النبيين، أولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين. أو الربازي راستي أوانك في يستيمش للسريبين إن شاء الله.